ئەمڕۆ ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی لە شاری سلێمانی دەکرێتەوە و بڕیارە پارێزگاری بانکی ناوەندی عێراقیش بەشدار بێت لە کردنەوەی ئەم ناوەندەدا. بۆیە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی هاتوونەتە بەردەمی ئەو ناوەندە و داواکاریەکانی خۆیان دەگەێنن لێرەوە. من ئەمێ بچمە لای ئەوان کە لێرە ژمارەیەک لەو مامۆستا فەرمانبەران لێرەن. مامۆستا عادل ئەگەر فەرموویت ئێرە سڵاوی لێبێ، داواکاریتان چییە؟ بۆچی هاتوونەتە بەردەمی ئەم ناوەندە بازرگانیان کە ئەمڕۆ بکرێتەوە؟ سەرەتا ئێمە ومێدمان وام ناوەندە بازرگانیە بکرێ بە لقێکی سەرەکی بانکی ڕەشید و ڕافیدین و بتوانێت ڕاستە و خۆ تەوتینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی تیا بگرێت. دووەم ئێمە بەڕوونی بە ڕاشکایی وتمان هەژماری منی دەسەڵاتدارانی هەرێم ڕەت دەکەینەوە و ئەمانەوێت تەوتینکردنەکە بە شێوازە بێت تەمیلی موچەکانمان ڕاستە خۆ لە وەزارەتی دارایی عێراقەوە بۆ هەژمارەکان مەبێت لە بانکە حکومیەکانی حکوومەتی عێراق. زۆر بە کورتی متمانەمان بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نییە 54 موچیان لێ زیین ئەمانەوێ موچەکانمان ڕزگار کرێت دەستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەمیلی موچەکە ڕاستەوخۆ لە وەزارەتی دارایی عێراقەوە بچێتە سەر هەژمارە بانکیەکانمان لە بانکە حکومیەکانی حکوومەتی عێراقی بە تایبەتی ڕەشید و ڕافیدین. سپاس بۆ بەڕێستا. من چمە لای ماوەساشنە کە یەشێ بوو لەو 13 مانگرتووەی کە 15 ڕۆژ لە بەردەمی ئۆفیسی نەتەوەیەکگرتووەکان ماوەساشنە سەرتاتان دووسی چۆنە؟ سپاس دەکەم لەخوا بەسەر باشین. بۆچی هاتوونەتە ئێرە ئەمڕۆ؟ ئەمڕۆ بە پشتیوانی لە هاوڕێ هاوپیشەکانمان لە مامۆستایان و فەرمانبەران کە بەیاننامەیەکیان خوێندەوانەیان بەگوێی دەسەڵاتدارانە کە کۆمەڵێ داواکاریمان هەبوو، ئەویش داواکارەکان لە بەیاننامەکە و چۆن تەوتینکردنی موچەکانمان و ڕەتکردنەوەی هەژماری من و دوای ئەوە بەرپرسانی سلێمانیە قسە ژێر کاری ئیجباری و ئیداریەوانێ بۆ ئەوەی کە هەستن بەوەی کە هەژماری من بە تاواتی ڕەت بکرێتەوانێ و کار لەسەر تەوتین بکرێ. هیچ فەرمانبەرێ مامۆستایەک ناچار نەکرێ بۆی فۆرمی هەژماری من پڕکاتەوانێ. مامۆستا ئێوە هیچ داواکاریەکتان هەیە بۆ پارێزگاری بانکی ناوەندی کە ئەمڕۆیەتە ئێرە؟ بەڵێ بێگومانیا دەژامەیەکە بە زمانی عەرەبی پێشکەشەکرێت، ئەوەش خۆی لەواگرێتەوانێت کە بە فەرمی ئەمان ئەم لەقانی کە ئەکرێتەوانێ ئەوان لە زاری خۆیانەوە ئەڵێن ئەمە تەنها وەکو لقێکەکرێتەوانێ ئەڵێن پەیوەندی نییە بە تەوتینەوە. ئێمە داوایان لێکەین بۆکو چۆن ئەڵێن بە ئیجباری ئێمە کاری تەوتین دەست پێ بکات لەلایەن بانکەکانی ئەوانەوە، چکە ئێمە متمانەمان بە بانکە ئەهلەکان نییە بە پێشینەیەکی خراپیان هەیە لە بەرچاوی خەڵکو بە تایبەتی لە بەرچاوی توجارەکانە. لەبەر ئێمە ئەمانەوێت لەلایەن حکومیەوانێ بانکێکی حکومیەوانێ بۆی زمانی موچەکان بکرێ نەگەڕێتەوە دەستی حکوومەت ئەنجاممان ناتێ. ئەمانەوێت ڕاستە و خۆ هەروەکو چۆن لە پارێزگاکانی تری عێراقا هەیە لە باشوور و ناوەڕاستە هەیە کە ڕاستەوخۆ لەلایەن بانک و موچەکانیان وەرەگرن یا خودخانە نشینەکانمان کە لە هەرێمی کوردستانە ئەوانەی سەر بە حکوومەتی فدرال وەرەگرن ئێمە ژمانێ بە هەمان سیستەم بڕوا بۆی لەم خۆی و کێشەی نەجاتمان بێ. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمان ئەمڕۆ هاتوونەتە بەردەمی ئەم سنتەرە بازرگانیە کە بڕیارە ئەمڕۆ بکرێتەوە. بۆیە ئەمان داوای ئەوە دەکەن کە موچەکانیان تەوتین بکرێت ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتەوە موچەکانیان پێ بدرێت و نەدرێتە دەست بانکە ئەهلیەکان. بۆیە ئەمان هاتوون و ئەمڕۆ یاداشتێکیان نەبێت بۆ پارێزگاری بانکی ناوەندی.